بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو سەجانی پاکی پێغەمبەر کەوێ سەڵاویش لە ئێوە و لە بینەران و بیسەرانی بەرنامەکەتان بەرنامەی پەیامی ڕۆژ دیارە بەڕاستی ڕۆژی جیهانی زمانی دایک ڕۆژێکی مێژوویە بەداخەوە کە یەک ڕۆژیان بۆ تەرخان کردیە مێژوەکەی هەروەکو لە سەرەتایی دەستپێکردنی کاکدانا ئاماژەی پێکرد بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە کە لە وڵاتی پاکستان ئەو خوێندکارانەی بەنگلادێشی کە دەیانویست بە شێوەزار یان بە زمانی خۆیان قسە بکەن ڕێگایان نەدان ئیتر خۆپیشاندانێک ڕوویدا کۆمەڵی خوێندکار بوونە قۆچی قوربانی ئیتر دوای ماوەیەکی زۆری بەسەرداچوو ئین زانەتەوە یەکگرتووەکان 21 شوباتی هەموو ساڵێکی کرد کە یادی ئەو ڕۆژە بکرێتەوە وەکو ڕێزلێنانێک بۆ ئەو قوربانیانە و بۆ گرنگجیدان و پیرۆزی زمانی دایک کە دەرەی زمانی دایک واتە زمانی زمانی زگماک یان زمانی یەکەمیشی پێدەوترێ بەڕاستی زمان زۆر گرینگە یعنی بایەخی خۆی هەیە بۆیە لە ڕووی مێژوویەوە کە بە شێوەیەکی کورد ئاماژەمان پێکرد چونکەوە زۆر نووسراوە سەرچاوە هەیە و کاکە داناش ئاماژەی پێکرد بۆ ئێستەرەڵدانەکە لە ڕووی مێژوویەوە باسی بکەین بۆ دیاریکردن و گرنگجیدان بەو ڕۆژە ئەوەیان مەبەستەکە. زۆر باش جەنابی کاک دکتۆر معلومی لای جەنابتە لە جیهاندا زیاتر لە 6,000 زمان هەیە و بوونیان هەیە و لەناو ئەم 6,000 زمانەدا 100 زمانیان زۆرترین قسەی پێدەکرێت و لەناو ئەم 100 زمانشدا زمانی شیرینی کوردی 59هەمین زمانە. من دەمەوێت لەسەر زمانی کوردی قسە بکەین. ئایا زمانی کوردی مەترسی لەسرە یاننا؟ ئەگەر مەترسی لەسرە ئەو مەترسیانە چین؟ بەڵێ کاک داناجیان مەترسی لەسەر هەموو زمانێکەیە لە جیهان ئەگەر بێت و گرنگی پێ نەدەی و نەیپارێزی هەموو زمانێک ئەو مەترسەیە بەڵام مەترسی زمانێک بۆ زمانێشتی ڕێژەیە یعنی ئێستا لە هەموو جیان تۆ ئاماژەت بە 6,000 زمان کرد لەوانەیە ئێمە ئێستا دانیشتی زمانەیە دەپوچێتەوە واتە نامینێ یەک کەس قسەی پێدەکا ئەو کەسەی قسەشی پێدەکا زۆر بە ساڵات چوە تەمەنێکی گەورەیە کە مرد ئیتر کەس نامینی ئەوە دەرێ ئەو زمانە پوکایەوە بەڵام زمانی کوردی ئەو ژمارەی ئەو کەسانەی کە قسەی پێدەکەن بەڕاستی ژمارەی زۆرە بە نووسین و بە ئاخاوتن ڕێژەیەکی زۆرە ترسی ئەوەی نییە بڵێ وڵا دەپوچێتەوە یان لە ناو دەسێ بەڵام مەترسی زمان هەیە برێن نییە هەیە لەسەر کوردیش ڕەنگە زۆرتر بێ. ئێستا دێمە سەری مەترسەکان چین؟ بەداخەوە ئێمە دەبێت گرنگی بە زمانی دایک یەکەم جار بدەین زمانی ڕەسەن چونکە توێژینەوەکان سەلماندویانە دەبێت یەکەم جار زمانی دایک بچەسپێ تا تەمەنی 11 ساڵی مناڵ دەبێت لە هەموو جیان تا تەمەنی 11 ساڵی بە زمانی دایکی خۆی بخوێنێ دوایوی با زمانی دووەم و سێیەم و چارەمیش بخوێنێ. من بەگشتی قسە دەکەم ڕەنگە پێش 11 ساڵی مناڵ هەبێت توانای هەبێت 2 زمان 3 زمان فێر بێ ئەمە جیاوازی تاکاتیە بەڵام بە شێوە گشتەکەی تۆژینەوە کراوە تا تەمەنی 11 ساڵی دەبێت بە زمانی دایک بخوێندێ کەواتە ئەدی ئەگەر هاتوو تا پێش تەمەنی 11 ساڵی بە زمانانی تر خوێندرا کە لە کوردستان هەیە تەمەشا دەکەین هەر لە باخچەی منداڵانەوە دایک و باوکان لە ناو کورد ئێستا کە مناڵەکانیان دەنێرن بۆ ئەو باخچانەی کە بە زمانی ئینگلیزی و فەڕەنسی و ئەلمانی دەخوێنن کە ئەوە کارەساتە ئەوە نەکار کارەساتە بەڵکو تیرۆرکردنی زمانی کوردیە ئەوە مەترسیە یعنی ئەگەر هاتوو تۆ زمانێکی ترت هینا لە جێی زمانی یەکەم کە زمانی دایکە بخوێنی ئەمە لێرە کارەسات و مەترسیەکە لێر ڕوو دەدا. جگەلەوە هەموو پلان و بەرنامەیە کە تۆدا دەنێیت ئەگەر گرنگی بە زمانی دایک نەدەی ئەوە مەترسیە چونکە کاریگەریە لەسەر مێژووت کاریگەریت هەیە لەسەر نەبوونی دەوڵەت یعنی یەکێک لە بناماکانی بوونی دەوڵەت زمانە خاکە کە پێدەنێن نیشتیمان مێژووە کەلتورە کەواتە ناسنامەی هەموو کەسێک زمانە ئەگەر تۆ گرنگی بەو ناسنامە نەدەی کەواتات بەرێ ئەوە گەورەترین مەترسیە تەنانە لە ڕووی زانستەوە لە ڕووی ئاینەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەیەوە دەتوانین بڵێم هەموو بوارەکانی ژیان پشت بە زمانی دایک دەبەستێ
چکە زمانانی تر بەهار بزانیت تۆ ئەگەر بێت و شارزای کەلتور و مێژوو زمان و وێژەی خۆت نەبی چۆن لە زمان و وێژە و کەلتوری زمانانی تر دەگەیت بناغەکەت دەبێت زمانی دایک بێ و کەسایەتێکی دروست دەبێ یارمەتی دەدا بۆ وەرگرتی زمانانی تر و سوود لە زانستەکانی تر وەرگری بەڵێ کاکتۆرە زانین کە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە بۆچی نەتوانراوە گرنگی بە شێوەزارەکانی بدرێت ئایا بەهۆی ئەو شاڵای و هەژمونەیە کە جیهانی داگیر کردووە کە زمانەکانی تر بوون بە زمانی سەرەکیان ئەو تا لەبەری کوردستان با بڵێن شوێنێکە کە پارچە پارچە کراوە و ینی کاریگەری وڵاتانی دەوروبەری لەسرە ئەمە وای کردووە کە کاڵ بێتەوە ئەو تا کار نەکراوە بە باشی بۆی کە گرنگیەکی زیاتر بە زمان و شێوەزارەکانی زمانی کوردی بدرێت. زۆر سپاس پرسیارەکەت لە جێیە هۆکار زۆرن یەک لە هۆکارەکان گوتت تۆ ئاماژەت پێ کرد ئێمە چار دیالکتمان هەیە لە کوردستانە کرماجی ژوور و کرماجی خوار و ناوەڕاستیشی پێدەوێت کە لە مکوریانەوە سلەیمانی هەولێر وارووا دیالکت لڕ زازا لڕ مەبەسمان هەورەمانە خۆی لەوانەیە ناوچەی جوگرافی یەکێک لە هۆکان بی لایەنی سروشتی دووەمیان گرنگی پێنەدان لەلایەن دەسەڵاتەوە نەبوونی پلان و بەرنامە ئەجینا بوونی چوار دیالیکت دەوڵەمەندی زمانی کوردیە لە وڵاتان ئەمە دەقۆزنەوە بەڵام کە بەرنامە و پلان نەبێ و گرنگیدان نەبێ دەبێت گرنجان پلان بەرسێک کامەیە وەزارەتی دەبێت پەروەردە گرنگی پێبدا وەزارەتی ڕۆشنبیری ئاکادیمیای کوردی بڵین ئەمانە هەمویان هۆکارن هۆکارێکی تر کە گرنگی نەدراوە بە سێ دیالکتەکەی تر بوونی زالبوونی دیالکتێک بەسەر دیالکتەکانی تر ئەوە لە ڕووی زانستیەوە من نایرێم بەڵکو زانایەک خوارێ خۆش بوو دکتۆر جەمال نەباس ساڵی 1976 پەرتوچێکی چاپ کرد بە ناوی زمانی یەکگرتووی کوردی زمانی ئەگەر نازانم کامیرەمان دەیتە پێشیاننا ئەمەیە ئەمە بەرگەکەیتی ئەگەر بیبینن ئەوە ساڵی 1976 چاپ کرا چاپی دووەمی 2023 چاپ کراوەتەوە لەلایەن دەتوانم بڵێم دەستگای ئەگەر بەهەڵە نەچووبم ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس چاپی کردوتەوە جوان ئاماژەی پێدەکاتن ئەویش دەڵێ زالبوونی دیالکتێک بەسەر دیالکتەکانی تر ئێستا بۆ کرماجی خوار و ناوەڕازالە بەهۆی شاعیرانی وەکو هۆزارڤانانی نالی و مەحوی و سالم و کوردی لە دێر زەمانەوە ئەمانە بەڕاستی کە لە شاعیر و نووسەر و گەورەی کورد بووینە ئیتر ئەوە زاڵ بووە تا ئێستاەوە ماوەتەوە تا ڕاپەڕین و دوای ڕاپەڕێنیش بەس تۆ ئەگەر ئەو پرسیارە بکەی بڵێ ئەی هەوڵ و تێکۆشان نەدراوە بڵێ هەوڵدراوە دەتوانم بڵێم لەبەرەوەی بەندە ئەگەر خوێندنەوەی بکەم بۆ مێژوو ئەو هەوڵایەندراوە لە هەفتاکان کە کۆری زانیاری کورد هەبوو دوایە بۆ کۆری دەستەی کوردی لە کۆری زانیاری عێراق هەوڵێکیاندا بەڵام بەڕاستی نەگەشتە ئەنجام ڕژێمی پێشوو لە جیاتی ئەوەی زمانی یەکگرتووی کوردی بێنە تا ئاراوە دوو ڕۆژنامەی ڕەزامەندی دەرکردنی دوو ڕۆژنامەیدا ڕۆژنامەی ئاسۆ بە زمانی دەتوانم بڵێم سۆرانی یان کرماجی خوار و لەگەر ڕۆژنامەی بزاف بە کرماجی ژوورو واتە بۆ ناوچەی بادینان ئەوە ئەنجامەکەی بوو ئەی دوای ڕاپەڕین لە ساڵی 2001 بۆ ماوەی سێ ڕۆژ کۆنفرانسێکرا بۆ هەوڵ بێدرێ زمانی یەکگرتووی کوردی بەندەش یەکێک بوو لە بەشدار بووان پاش سێ ڕۆژ نەگەیشتنەهی ئەنجامێک تەنانەت شتەکان زۆری بەڵاو کرانەوە لە گۆڤاری نووسەری کورد بەڵام برێم ئەنجامی بوو نەخێر دوایوی ئاکادیمەی کوردی کە دامەزرا ئەمانیش لێژنەیە یان چەندان لێژنیان بوو یەک لەوانە لێژنەی زمان و فەرهەنگ ئەمانی شەو لێشیاندا بەڵام بەداخەوە لەوێش ئەنجامی نەبوو کەواتە هۆکار زۆرن ئەوەی کەوتم دەسەڵات دەبێ بڕیار بدا بڕیارەکە چۆنە ئەگەر لێم بپرسی چۆن زمانی یەکگرتووی کوردی دێتەکایە زۆر ئاسانە بەڵام ئەگەر بڕیار هەبێ ئەگەر ویستە بێ ئەگەر دەسەڵات بێوێ زۆر ئاسانە لە ڕێگای ئەوەی هەر چار دیالکتی سەرەکیمان هەیە دەهێنین
جارێ ئەو پەیوشانەی کە لە هەر سار دیالێکت هاو بەشە لە لایەشیدا دەنێم دوم دێمە هەر سێ دیالێکتەکە ئەویش دادەنێم هەیە لە هەردوو دیالێکت هەیە ئێمە بەڕاستی دوو دیالێکی سەرشی زۆرمانەیە کە خەڵکانێکی زۆر قسەی پێ دەکەن ئەویش کرماجی ژووروە لەوانەیە 40 ملیۆن کەس لەو ڕۆژانە چاوپێکەوتنێک لەگەر بەڕێزێکرا لە کوردستانی باکوور گوتی تەنها لە تورکیا 40 ملیۆن کەسەیە ئەوجا ئایا ئەوە هەست و سۆزە یان بە سەرژمێریە نازانم بەڵام زۆرترین ژمارە بە کرماجی ژووروە کرماجی خواروش بە پلە دوو دوێ دەتوانین ئێمە پشت بەو دوو دیالێکتە بەسین بۆ هێنانەکایەوەی زمانێکی یەگرت و بەڵام لە ڕێگای چی پسپۆران خەمخۆر و دورسۆزان کۆ بکرێنەوە دەتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک زمانی یەگرتووی کوردی بێتە ئاراوە. بەڵێ جەنابی کاک دکتۆر باست لەو مەترسیانە کرد تەنانەت باست لە باخچەی ساوایان و بەشێک لەو قوتابخانە نێودەوڵەتی و تایبەتانەش کرد کە ئەمانە بە پێی ستاندارد نابێت تا 11 ساڵ منداڵ هیچ زمانێکی دیکە بخوێنێت جگە لە زمانی دایک بەڵام با من بێمە سەر بابەتێکی تر ئالای جەنابی پرۆفیسۆر دکتۆر عومەرپەتی ئەمە کارەساتە یان نا تۆگەر دکتۆر بە شەقام و بازاڕ و کۆڵانەکانی ئەم هەرێمی کوردستانە بگەڕیت هێندەی تابلۆ ئەبینیت کە لەوە ئەچێ زۆربەی زۆری کەس نەزانێ ئەمە چیەوە بە زمانی کوردی نەنووسراوە یا بە زمانی ئینگلیزیە یا بە زمانی عەرەبیە نووسراوە یان کە داخڵی ناو ئەم شوێنانە ئەبی ڕێستۆرانتە هەر بابەتێکە ئەو کارمەندانەی لەوێن ئەو خزمەت گوزارانەی لەوێن یعنی دەبێت تۆ بە زمانی ئەوان قسە بکەی ئەوان لە زمانی تۆ نازانن یعنی با من یەک نمونەی بچوو کرد بەمێ بۆ نمونە ئێمە لە سلێمانی جاران بۆ ئەو شوێنەی بۆ ئەو با بڵێن دووکانەی کە زەوی و خانووی ئەفرۆشت و ئەدا بکرێ پێوتران نووسینگەی فرۆشتنی خانوو زەوی بەڵام ئێستا تەوان لە هەولێر وابزان پێوترێ عقارات ئێستا لە سلێمانیش بەداخەوە ئەم بابەتەکەەوە ینی زمانی عەرەبیە ئەم بابەتە لە سلێمانی ژوایلیات و زۆربەی زۆری نووسینگەکان نووسراوە عقارات ینی تا چەند گرنگە ئێمە لە تابلوی سەر دووکان و ڕێستۆرانت و ئەو کەسانی دێن لەوێ ئیشەکەن مافی خۆیانە ئیشکەن بەڵام دەبێت لە سەریان واجب کرێ کە زمانی شیرینی کوردی بزانن بۆی کە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان قسەی پێ بکەن ئایا ئەمە کارەساتە ئەگەر بەو شێوازە نەبێت یا شتێکی تەبیعی و ئاساییە زۆر سپاس کاکە داناجیان تۆ زۆر شتێ وروژان یعنی بەڕاستی جارێت لەبی من لە سەرەتاوە دەست پێ دەکەم کە باسی منت کرد من باسی خۆم ناکەم باسی زانا کۆچەر دەکەم زانا کۆچەر یەکێک بوو لە زاناکانی بیرکاری لە ئینگلستان کاتەوە لە کوردستان لێیان پرسی ئایا بە زمانی دایک بخوندرێ فیزیا و کیمیا بیرکاری گوتی بەڵێ دەبێت بە زمانی دایک بێ من پێشوی بە 20 ساڵ 30 سال هاوارم دەکرد لە هەموو کەناڵەکان کە گویان لە ڕاناگرتم بەڵام ئەو زانایە هاتەوە ئێدەکا کە بجێ بەو زانایە بگرن ئەو زانایە لە ئینگلیستانە کاکە دەرێ زمانی دایک دەبێ بنەما بێ بۆ فێربوونی زانستەکان ئەوە لەلایەک تۆ باسی باخسەی منداڵانت کرد کاکە شانازی دەکەن ئەوانەی کە مناڵەکانیان بە زمانی ئینگلیزی لە دانیشتنەکانە کە دادەنیسن ئافرەتان و ژنان شانازی دەکا ئەو دەرێ مناڵەکان ئەو دەرێ کچەکان بە ئینگلیزی قسە دەکا بەهەر زمانی دایک لە دەستدا من نارێم کارەساتە من دەرێم تیرۆرە تیرۆر سەنجار ڕووم لە وەزیری پەروەردە کردووە یەک لە دوای یەکەکان لە بەرپرسان دەرێم ئێوە ئەگەر دوێنێ ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق زمانی کوردی تیرۆر دەکرد ئەمڕۆ ئێمە بەدەستی خۆمان بە ئاشکرا بە خۆمان دێ زمانی کوردی تیرۆر دەکەین بۆیە پێش 100 ساڵ لەوە پێش خۆزانفانی گەورەی کورد نیشتیمان پەرۆ حاجی قادری کۆی دەرێ لەفزی کوردی بەڵاو نەبوو گرت بوو وا لە مابەینی ئێمە تێچوو بەرێ بە خۆمان لە ناوی دەبین قوربان باسی تابلۆ و باسی هینت کرد کەرکووک و سلەیمانی جارێ سلەیمانی بەناوبانگ بوو کە پێی دەرێن پایتەختی ڕۆشنبیری لە بابانەوە دەمێکە دەرێ لە بیرم دێ کە سلەیمانی دارن مولکی بابان بوو نە حکمی عەزەم نە سوخرەچێش یاری عوسمان بوو بەڵێ کە سلەیمانی بابان بوو کوردی پەتی لەوێ بوو نا تورکو نا فارسیش دەسەڵاتیان بەسەر کوردستان و زمان هەبوو با بێمە سەر تابلۆکان بەڕاستی شوورەیە لە هەموو شارەکانی کوردستان
تابلۆکان بە ئینگلیزی نووسراوە بە عەرەبی دوایە کوردی باشامە شاری کوردانە یان ئێمە لە ئەوروپای یعنی ئەو دوکانانە یعنی ئەو فرۆشگایانە ئەوانەی کە دانراون بۆ خەرشی کووردە بەشی زۆری بۆیە دەبێت بە زمانی شیرینی دایک بێ دوایوی ئینجا بە زمانی عەرەبی چکۆمە بەشێکی لە عێراق ئەوانەی کە ئاموشۆی کوردستان دەکەن و سەردان دەکەن دوای کوردەکە عەرەبە ئینجا سێیەم زمانی جیانی دایک زمانی جیانی کە ئینگلیزیە با بە ئینگلیزی بێ بۆیە من چەندان جار هاوارم کردووە لە کەناڵەکان لە میدیاکان وەلێش دووبارەی دەکەمەوە پێویستە پارێزگارەکان هەر سای پارێزگار لەگەر بەڕێوەبەری شارەوانی لە ڕێگای ئەنجومەنی شارەوانی پێدا بسنەوە چەند جار بە ناو سزایان دەرکردووە ئەوەی نەیگۆڕێ پارەی پێدەبژێرن نازانم بەڵام پێویستە بەڕاستی یاسایەکی خێرا یان ڕێنمایی خێرا دەربکرێ پیاچوونەوە بە هەموو شارەکانی کورسان بکرێت تۆ باس سلەیمانیت کرد من بۆ مێژوو بۆ دەژێڕمەوە ئەو کەرکووکە لە ساڵی 1920 لەسەر چاوەی خینمەوە دەرێت زۆربەی دوکانەکانی کەرکووک ناونیشانەکانیان بە کوردی پەتی نووسرا بوو ئەو کەرکووکەی کە ئێستا بەداخەوە ناکۆچی زۆر لەسرە کەواتە خۆمان کەم تەرخەمین ئەگەر نا بەڕاستی دەتوانین چارەسەری هەموو ئەمانە بکەین باسی هینت کرد بەرێ لە هەولێر نووسیگەی زەویزاری پێدەوترێ بەداخەوە عیقارات نووسراوە و شەیتر نووسراوە زیراعات نووسراوە بەڵێ دەتوانین بنووسی نووسینگەی زەویزار بۆ فرۆشتنی زەوی کوشتتوکاڵی و خانوبەرە کوردی پەتی ئەوەندە زۆرە زمانی کوردی ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە پێی وشەی جوانمانەیە لە فەرهەنگەکان بڕۆ هەمبانە بۆرینە سیرکە بڕۆ گەنجینە بڕۆ فەرهەنگی خاڵ یعنی ژمانەیان ئەوەندە زۆرە فەرهەنگەکان نامەوێت لێرە ئاماژەیان پێ بکەم بەڵێ ئێمە بەدەستی خۆمان بەداخەوە تیرۆری زمان دەکەین بۆیە ئەمڕۆ پێویستە لە بەیانی زیاتر زووتر پلە بکەین پلان و بەرنامەمان هەبێ بۆ پاراستنی زمان ئەگەر نا بەڕاستی نارم زمانی کوردی لە ناو دەچێ بەڵام مەترسی هەیە لاواز دەبێ بەڕاستی کاریگەری لەسەر کەسایەتی کورد دەبێ لەسەر نەوەکانی دوا ڕۆژ دەبێ یعنی وای لێدێ زۆر ماڵ هەیە خێزان هەیە مناڵەکانی ناتوان بە کوردی قسە بکەن تەمەشای دەکەی وەکو یەکێکی کە تازە فێر بوو بێ یان یەکێکی کوردان لە نەتەوەکانی تر بێ بە کوردی قسە بکە وایە بەڕاستی شوورەیە پێشنیارتان چییە بۆی کە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێ بۆ گەر هاتو بەم شێوازە بمێنێتەوە لە داهاتوودا ئەگەری لە ناوچوونی زمانی کوردی هەیە بە تایبەتی ینی کاتێک سەردانی هەندێک وڵاتەکەی ئامادە نییە بە هیچ زمانێکی تر قسە و لەگەڵاکە زمانەکەی خۆی نەبێ سەرڕاوی کە ڕەنگە زمانی تریش بزانێ بۆ پێیکەبووم نەگەر وڵاتەکەش گەشتیاری بێ بەڵام ئامادە نییە لە بەرەوەی گرنگی بە زمانەکەی خۆی ئەیە تا چەندێک ئەو نیشتیمانیە پێویستە هەم لەسەر ئاستی حکومی بۆی کە گرنگی زیاتر بدرێت لەسەر ئاستی دامە و دامەزراوەکاندا و هەمیش لە ئینتیمای نیشتیمانیە کە بۆ نە هاوڵاتیەک بیر لەو کاتەوە زمانی دایک گرنگترینە ئەو کاتە زمانەکانی تر بتوانێت فێر بێت و ینی کار لەسەر ئەو کا منداڵەکەی بنێرێتە زمانەکانی ترەوە. بەڵێ پرسیارێکی جوانە ڕەنگە پرسیاری کۆتایی بێ بەڵێ بە زۆر هەردەگرێ ئەمە بەڕاستی دەبێت لە هەموو تاکەوە دەست پێ بکەین ئێمە بۆ ئەوەی گرنگی بە زمانی کوردی بدەین هەموو تاچێک تۆی بەڕێزێت کاکدانە گیان من کە ئێستا لێرە دانیشتوم کەواتە دەبی لە خێزانەوە دەست پێ بکەین یەکەم شت دەبی دایک و باوک لە ئاست پێویستی دابێ هەست بە پرسیارەتی بکەن دەبێ گرنگی بە زمان بدەن دوای دایک وەزارەتی پەروەردە دێ کە پەپلەی دوو باخسەی منداڵان و نێوەندەکانی خوێندن دەست پێ دەکات تا لە قۆناغی بنەڕەتی تا دەگاتە زانکۆ بە خوێندنی باڵا ماستەر و دکتۆراوە وەزارەتی پەروەردە بەڕاستی دەبێ زۆر گرنگ پێدا لە شێستەکانە لە بیرمە پۆلیەشی سەرەتایی بوو 64 ئێمەیان ڕێز دەکرد دوای ئەوەی پشکنینی دەست و نینوکەکانیان دەکردین سرودی نیشتیمانیان فێر دەکردین گرنگی بە زمان دەدرا ئێستاش لە بیرمە داهاتی لە دەرێ یەک لە سرودەکان داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ سربەخۆیی بێ فیداکاری ئەبە سەرناگرێ یعنی سرودەکان ئەوەندە جوان بوون فێریان دەکردین بیرکاریان بە سرود فێرەکردین ئاینیان بە سرود فێرەکردین وەرزش یاری کە ڕاکە پێکەنە جلی بێکاری داکەرە ڕەنجی ستێتی هەرکە نامەوێت بیکەمە ڤیزیڤالی هۆنراوە خوێندنەوە بەڵام وەزارەتی پەروەردە ڕۆلێکی گەورە دەبینێ لە ڕێگای پرۆگرام لە ڕێگای گرنگی دان بە زمان و ئەدەبی کوردی بەداخەوە یعنی مامۆستایانی زمان دەبێت ساڵانە خوریان بۆ بکرێتەوە
بە نوێترین شێوەی تەکنۆلۆژیای سەردەم منداڵەکان فێری زمان و ئەدەبی کوردی بکرێ وەکو زمانانی تر ئەمە بۆی لایەن شیرین بێ بە هۆنراوە بە مۆسیقا بە ڤیدیۆ بە جۆرەها ئامێری پێشکەوتوو وەزارەتی ڕۆشنبیری دەبی ڕۆلی خۆی ببینێ وەزارەتی شارەوانی ئەوانەی کەوتم هەمویان دەبێ بەڕاستی هەماهەنگ بن لەگەریش ینی زانکۆکان کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی لە بەشە کوردیەکان کە لە زۆربەی زانکۆکان 15 زانکۆ زیاترمان هەیە هەمویان کۆلێژی پەروەردە و کۆلێژی زمانیان هەیە لەناو ئەو کۆلێژانە بەشی کوردی هەیە دەبێ بەڕاستی لە بەکەلیۆرۆس و ماستەر و دکتۆرا گرنگی زۆر بە زمان بدەن نەک وەکو ئێستا یەک ڕۆژمان هەیە ڕۆژی جیانی دایک و تەواو ئەوانە دەبێت پلانی و ساڵانیان هەبێ وەرزیان هەبێ ماگانیان هەیە بە هەفتانەیان هەبێ دەبێت ڕۆژانیان هەبێ سیمینار بکەن کۆڕ بکەن دەبێ وەرکشۆپ بکەن لە هەموو زانکۆکان تەنانەت دەبێت کۆنفراسی ساڵانیان هەبێ زانکۆکان پێک بێن بە هەمانجی لەگەر یەک لەگەر زانکۆکانی دەرەوە لە زانکۆی کوردستان لە سنا لەگەر زانکۆکانی تر لە باکوور لە ڕۆژئاوا تەنانەت ئێستا سنتەر و هینی زۆر پێشکەوتی کوردیش هەیە لە وڵاتیەکانی تری ئەوروپاوەمانە دەبێ هەماهەنگی هەبێ لەناو ئەو هەموو وەزارەتە بۆ ئەوەی هەموو بەیەکەوە دایک و باوک وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری ئاکادیمیای کوردی دەبێت زیاتر گرنگی بە زمان بدەن بەداخەوە لە وڵاتان نارن ئاکادیمیە دەرن ئاکادیمیای زمان یعنی دەبێ ئاکادیمیای زمانمان هەبێت تایبەت گرنگی بە زمان بدە پسپۆرەکان هەموو پسپۆری زمان بن بەڵام کە دەرێ ئاکادیمیای کوردی لەوانەیە مێژووە جوگرافیەیە کەلتورە دەروزانیە جوگرافیەیە هەمووی دەگرێتەوە بەڵام پێویستە ئەمە ئاکادیمیای زمانمان هەبی و پسپۆرەکانیش نەک دابش بن پسپۆرەکان لەسەر زۆنی هەردوو لایەنی پارتەکە پارتی و یەشێتی نا لەوێ بەڕاستی لەوێ بە دڵسۆزی و بە خۆمخۆری بێ بەڵێ زۆر بەڕێز جەنابی پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی نووسەر و مامۆستای زانکۆ سپاس بووی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت تەوەن ئەم بەرنامەی ئێمە بەمانای ئەوە نییە منداڵ و تاکەکانی کۆمەڵگەی کوردی فێری زمانی دیکە نەبن بەڵام دەوترێت وەک جەنابی پرۆفیسۆر ئاماژەی پێکرد تا تەمەنی لانی کەم 11 ساڵی دەبێت بە زمانی دایک بخوێنرێ ئەنجا دوای زمانەکانی دیکە فێر بێ زۆر سپاس جەنابی پرۆفیسۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان و خۆشەویستان کە بینەری ئەم تەوەرێمان بوو